بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایەخمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ لەگەڵ بەڕێز کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان. مەبەستمە لەگەڵیان لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەین، ئەو پرسانەی کە گرنگن بە نسبەت تاک و بینەری کوردەوە لەوانە ئەم مەسلەی کەمکردنەوەی بودجەی یاخود ڕێژە و پشتی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق لە 7ەوە بۆ 12 بە شێوەیەک لە شێوەکان چ کاریگەریەکی لەسەر هاوڵاتیان ئەبێ و چ کاریگەریەکی لەسەر حکوومەتی هەرێمە بێ. ئایا حکوومەتی هەرێم ئەتوانێت یعنی ڕازی بێت بەو کەمکردنەوەیە؟ ئەگەر ڕازی بێت پێی لە مستەقبەل ئەتوانێت لە ڕێگەی بڵین ئەو ڕێژەیەوە موچە و گلەیی و گازندەی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر بکات. قسە لەسەرەوەکەین کە هەوڵێکی جدی هەیە لە عێراق کە دەستور هەموار بکرێتەوە بە تایبەت لەلایەن شیعەکانەوە لە ڕێگەی ئەمەوە مافەکانی کورد کەم بکرێتەوە، هەر لە ڕێگەی ئەمەشەوە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان هەڵبوەشێنرێتەوە و زیاتر مامەڵە لەگەڵ پارێزگاکان بکرێت و بەمەش دووبەرێکی زیاتر لە نێوان حزبە کوردستانیەکان، لە نێوان حزب حکوومەت، لە نێوان هاوڵاتیان و حکوومەت و تەنانەت لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانیش دروست بکەن. ئەوەی حەیدەر عەبادی ئەڵێت کە ئامادەیە و پابەندە بەناردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان، ئەم بڕیارە تا چەندە جدیە، ئەم قسەیە تا چەندە جدیەوە، تا چەندە لەسەر ئەرزی واقع حکوومەتەکەی عەبادی ئامادەیە جێبەجێ بکات. تا چەندە گرنگە لە ئێستادا ئاشتەوایی و یەکڕیزی لە نێوان پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەبێت و کە ئاشتەوایی و یەکڕیزی لە نێوان پارتە سیاسیەکان هەبێت ئەو کات فراکسیۆنەکانی یاخود نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق ئەتوانن لە جیاتەوەی ئیعاز لە پارتە سیاسیەکانی خۆیان وەرگرن، لە حکوومەت وەریگرن وەکو مەرجعی خۆیان. ئەمە لە ئێستادا ئەستەمە یان ئەکرێ بێنرێتە دی. من زیاتر ناڵێم کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی گۆڕان زۆر سوپاس بۆم دەرفەتە. ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەین، ینی پرسیارێکی وەکو وترێت ناباو. قسەیەک لەسەر ئەوە ئەکرێ ئەوترێت حکوومەتی هەرێمی کوردستان لێرەوە لای خۆیەوە بۆ نمونە ئەڵێت حکوومەتی عێراقەوە من ئەنجامی ڕفراندەمم سەڵ کرد، حکوومەتی عێراق من ئامادەم هەموو داهاتەکانت ڕادەست بکەمەوە، حکوومەتی عێراق وات بۆ ئەەکەم و وات بۆ ئەەکەم هەر لێرەوە، حکوومەتی عێراقی ژۆکوتری لە کەلی خۆی نهاتۆتە خوارەوە. ئەم تەنازولاتانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەبێ بوونی یان لە بەرامبەر هیچە تا ئەم ساتە مەترسیدار نییە؟ بەڵێ سڵاو ڕێز بۆ جەنابەتەوە بۆ بینەرانی بەڕێز. طبعاً ئەوە دەلالەتی ئەوەیە کە پێگەی سیاسی هەرێمی کوردستان پێگەیەکی زۆر لاوازە لەسەر ئاستی ناوخۆ، لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ئیقلیمی و دەولیش، و ئەمە لە ئەنجامی پەیڕەوکردنی سیاسەتێکی هەڵەیە لە ماوەی ڕابردوو و حکومڕانیەکی سەرنەکەوتوو و شکست خواردووە بەڕاستی بەداخەوە. ئومێدەوارین کە ئەم وەزعی ئێستاتیداین هاندەرێک بێ بۆ ئەوەی بتوانین هەنگاوی یەکەم بە ڕێخستنەوەی ناوماڵی کورد دەست پێ بکەین. تەنازولات بەرامبەر بە عێراق بۆ چارەسەرکردنی موچەوانە من تەسەور ناکەم وا بە زووی ئەنجامی هەبێ. ئەوەی کە گرنگە ئێمە لە ناو خۆمانە تەنازول بۆ یەکتری بکەین. لە چوارچەوەی هەرێمی کوردستان لە نێوماڵی کووردە تەنازول بۆ یەکتری بکەین عیب نییە. بە پێچەوانەوە لەم قۆناغە تاریخیەیە زۆر گرنگە هەمومان تحملی ئەو مەسئولیەتە بکەین. ئێمە تووشی شکستێکی سیاسی عسکەری بووینەتەوە بە لە دەستدانی لە 150 ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و دەرکەوت کە پەیوەندی سیاسی و دیبلۆماسیەکانیشمان بەڕاستی متمانە پێکراو نەبووە و لەو ئاستەشدا نەبووە کە تەسەورمان کردووە. ئێستا گرنگە ئێمە جارێکی کە ئومێد ببەخشینەوە بە هاوڵاتیانی هەرێم و گەلی کورد قۆناغی زۆر لەمە سەختری بینیوە. ئێمە ئەنفالمان بینیوە، هەڵەبجەمان بینیوە، نسکۆی شۆڕشی ئەیلولان بینیوە لە هەفتاکان و کورد بە قۆناغی زۆر مەترسیدارترا تێپەڕیوە. ئێستا سێ پارێزگای هەرێم بەدەست کوردەوەیە. ئەوەی کە هەیە گرنگە ئێمە حرمەت لە موسسات بگرین لە پەرلەمان لە حکوومەت و بتوانین پێکەوە هەمومان بە دەستە جەمعی استراتیژیەتێکی ڕوون بۆ کووردا بنین لە عێراقا و چۆن تەعامل لەگەڵ هەموو مەلەفەکان بکەین. و ممکنیش نییە بەڕاستی لەگەڵ عێراقا بە هەمان عەقلیەت و بە هەمان ڕیتم و بە هەمان بیر و بۆچوون کە لە ساڵانی ڕابردووە تەعامل کراوە تەعامل بکرێتەوە. ئەگەر تۆ کاتم بەستەوەیە ئەو
شێوازی بیرکردنەوەی کە کێشەکانی پێ دروست کراوە ناتوانێت هەمان شێوازی بیرکردنەوە چارەسەریکە؟ تەسەور ناکەم و شتێکی تریش هەیە ئێمە تەجروبەی ئەومان هەیە بە تایبەتی لەم دەورەیە لەم 2-3 ساڵەیە ناکرێت ینی تۆ بەشداربی لە مؤسساتی دەوڵەتی فیدرالی بەشداربی لە پەرلەمان لە حکوومەت و نەتوانی هەماهەنگی دروستکەی لە نێوان خۆت وەکو مؤسساتی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەرەکان تا لە مؤسساتی دواترم ئەما بێ پێش ئەم پرسیارە مەبەستمە ڕای تۆ بزانم لە ئێستادا ئەبێت حزبەکانی کوردستان تاکتاکیان هەمویان پێکەوە بە تایبەتەوەی وترێ 5 پارتە سەرەکیەکە لەگەڵ حکوومەتی عێراق دانوستان بکەن یان هەر هەمویان لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان دانوستان لەگەڵ حکوومەتی عێراق بکەن کامیان بەهێزتر و ئەنجامدار و بەرهەمدارترە بێت بەنسبەت ئەو ئیشانەی کە تەنفیذین جێبەجێکردنە حکوومەتی اتحادی لە نەتیجەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە تەعاملەکە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان ئازانین یعنی بزودنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی داوای حکوومەتی نیشتیمانی کردووە و ئەشزانین کە پێویستی بە 2/3 بۆ لە 3/4 وەبزانام 3/4 یان 2/3 پەرلەمانی ئەوێ و طبعا هەموو ئەمانە پێویستی بەوە هەیە ئەوەی کە من ئاماژەی پێکەم تەنازول بۆ یەکتری بکەین و ناوماڵی کورد ڕێک بخینەوە گرنگە لەسەر خاریتە طریقێک ڕێک بکەین و چۆن ئیدارەی هەرێمی کوردستان بەنسبەت حکوومەتی ڕزگاری نیشتیمانیەوە کە پێویستی بە 76 دەنگی 111 کورسیەکەیە با بڵین بزوتنەوەی گۆڕان داوای کردووە لە بەرامبەردا ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی و تەبێژەکەیەوە ئەڵێت ئێمە لەگەڵ ئەوە نین کام حکوومەت و مؤسساتی ئێستا هەڵبۆشێتەوە و بەهاتنە دەرەوەی یاخود بەدەنگنەدانی سیوەش پەرلەمانتارەکەی پارتی 73 دەنگە مێنێتەوە کەواتە ئەمە خۆی ڕێگەیەکی داخراوە بەنسبەت پارتی و بەنسبەت گۆڕانیشەوە حلی وەسەط باشترین حل چییە لە نێوان حکوومەتی ڕزگاری نیشتیمانیەکەی گۆڕان و ڕەتکردنەوەی ئەم پێشنیازە لەلایەن پارتیەوە وەک خۆت وتت تەنازولە بەڵێ من بە تەسەوری شەخصی خۆم ئەمە ڕێی شەخصی خۆمە بتوانین لە چوارچێوەی ئەوەی کە هەیە ئەمڕۆ ئەم حکوومەتە ڕۆحێکی تری ببەرە بکەینەوە ڕۆحەکەشە ببێتە حکوومەتێک کە ڕنگدانەوەی واقعی سیاسی هەرێمی کوردستان بێ بەفعلی و هەموو ئەو حزبانی کە بەشداری ئەکەن لە حکوومەتە خاوەن بڕیار بن بڕیاری سیاسی ئەمنی ئابووری و هەروەها بڕیاری داڕشتنەوەی پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی عراقیە و چۆنێتی و ئامادەکردنی ئەو وەرەقە کوردیەی بە هەماهەنگی لەگەڵ نوێنەرانی کورد لە عێراقا بۆ تەعاملکردن لەگەڵ حکوومەتی عراقیە کەواتە تۆ پێت وایە باشتر وایە لەگەڵ ئەم حکوومەتە مامەڵە بکەین هەوڵ نەدرێکە هەڵی وەشێنینەوە ئێمە ڕێی ڕسمی بزودنەوەی گۆڕانەوەیە کە داوای حکوومەتی نیشتیمانی کردووە من ڕای خۆم پرسم بەڵام ناشکرێ لە بازنەیەکی داخراوە ئێمە هەر بسوڕێنەوە و کە یەکسەرەگەی بەڕێگەیەکی داخراوە باشە کاک مەسعود جەنابتان جگەلەوەی کە پەرلەمانتارن ئەندامێکی دیاری بزوتنەوەی گۆڕانیشن پێت وایە لە ئێستادا ینی بۆ نمونە دوێنێ کاکنیە چیرەوان بارزانی سەرۆکی حکوومەت داوای کرد بە فەرمی لە ڕۆژانی ڕابردوو کە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان چکە بەس بزوتنەوەی گۆڕان لە ناو حکوومەت نییە بەفعلی کۆمەڵ لە ناو حکوومەت مەخوەتەوە بگەڕێنەوە سەرکارەکانیان و زۆر پێشوازی لە مانگاوە کرد بزوتنەوەی گۆڕان دەمودەست ڕەتی کردەوە بۆچی بزوتنەوەی گۆڕان بە تێگەشتنی تۆ ناچێتەوە ناو حکوومەت و لەوێ لەگەڵ حکوومەت دابنیشێت قسەکانی دڵی خۆی و خەڵک بە حکوومەت بگەێنێ ئەگەر حکوومەت ڕەتی کردەوە و کاتە پرس کۆنفرانسیەکە ئەڵێ کاکەیان ئێمە ڕۆژچینەوە چانسێکی ترماندا ینی دوور بە دوور لە ڕێگەی ئیعلامەوە ئەکرێ مخاتەبە یەکتر بکەین لەم دۆخەی ئێستا من تەسەوەرەکەم بەشێکی پەیوەندی بە مەسئلەی متمانەوە هەیە ئەوەی ڕاستی بێ ینی لە ماوەی ڕابردووە بینیمان پەرلەمان بۆ ماوەی 2 ساڵ پەکخرا وەزیرەکانی گۆڕان سەرڕایەوەی کە محاولەیانە کرد چاکسازی بکەن لە ناو مؤسساتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزیری دارایی و وەزیری پێشمەرگە کە دوو مەلەفی زۆر گرنگ بوو لە هەرێمی کوردستان و ئەکرا ببێتە بنەمایەکی زۆر بتە و کاریگەر بۆ ڕیفۆرم و بۆ چاکسازی بۆ کەمکردنەوەی ئەوەی کە ناوی لێنن بن دیوار و فەزایی ئەمانە ئیشی لەسەر بکرێ
بابەتەکە پەیوەندی بە کەمی متمانەوە هەیە لە نێوان ئەم لایەنە. ئەم متمانە بەبێ دانیشتن ئەگەڕێتەوە؟ نەخێر، بەسەراحەت من بیڵێم ئێستا ئەمڕۆ بیرم لێ کردەوە ئێمە لە کوردستانە ئەبینی ئێمە کەسانی وەکو خوا خۆشبووان کاک نەوشیروان و مام جەلال بەڕاستی شوێندەستیان دیارە ئێستا. یعنی من بە تایبەتی جەنابی مام جەلال ئەوەی کە ملاحەزەم کردووە حتا کە لە بەغدا بووە، طبعاً کاک نەوشیروان لە ئیعلامە دەرنەکەوت، کاک نەوشیروان لە سێبەرەوە ئیشەکانی کردووە جوڵایەوە و داینەمۆی جوڵانەوەی ئەمانە بوو. ئێمە ئێستا لەم قۆناغەیە پێویستمان بە کەسانی لەم جۆرانەیە بۆ تەجاوزکردنی شتە شەخسیەکان هەنگاو بنێ بۆ ئەوەی ئەم حیزبانە کۆ بکاتەوە. بەڕاستی تا ئێستا کەسێکی وان نابینم، ینی بەداخەوە و بۆیە ئەبینی لە بازنەیەکی داخراوین. بە قەناعەتی خۆم ینی سەرۆکی حکوومەت محاولەکە و من نازانم پێشتر بڵێن کاک مەسعود بارزانی کە ئەو کادۆک و سەرۆکی هەرێمی کوردستان حزوری هەبوو کشایەوە لەم پرسە کشاوەتەوە و هەموو دەسەڵاتەکانی خۆی دابش کردووە بەسەر سێ جێگەدا بۆی بینەر ئاگادارە ناویان نەهێنین. لە ئێستادا زۆرترین دەسەڵات بەر سەرۆکی حکوومەت کەوتووە و تەنانەت ئەمڕۆ لەناو کۆبوونەوەی پارتی ئاماژە بەوە دراوە کە ڕۆڵی نێوەنگیری بە کاک نێچیرەڤان بارزانی سپێدراوە. نابێ گۆڕان پێشوازی لەمە بکات یانەر ئەبێت ڕەتی بکاتەوە. من ینی گۆڕان تەبێژی هەیە، تەسەوەر ناکەم گۆڕان دانوستان یاخود کۆبوونەوە ئەوانە ڕەت بکاتەوە. لە ماوەی ڕابردووشدا چەندین کۆبوونەوە کراوە لە نێوان وەفدی پارتی دیموکراتی کوردستان و بزودنەوەی گۆڕانە و گۆڕان هەموو کاتێک دەرگای واڵا بووە بۆ توێژ و بە دانوستانەوەوانە و لەم قۆناغەشدا بە حکمەوەی کاکنێکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە پێویستە بە سەراحەت ئەم ڕۆڵە ببینێ بۆ ڕێکخستنەوەی ناوماڵی کوردی سەردانی پارتەکان بکات. بە قەناعەتی من هەنگاوێکی زۆر ئیجابی و زۆر گرنگە بێ و دوورکەوینەوە لە هەندێک بەداخەوە شەقامی کوردی ڕاهێنراوە لەسەر مزایەداتی سیاسی و تانە و تەشە لێگرتن و شتێک هەیە تەنانەت وڵاتانی دراوسێشمان هەیەە ئێران و ئەوە تورکیا شتێک هەیە کە پێڵێن چوارچێوەی استراتیژی ئەمنی قەومی، چوارچێوەی استراتیژی نەتەوەی. ئێمە لە کوردستانە ئەوانەمان هەمووی شکاندووە، هیچ شتێکمانتیان هێشتوتەوە. بەڵام گرنگە ئەمڕۆ ینی هەست بۆ خەتەرانە بکەین. ئەوەی کە من ئاماژەم پێ کردووە بە سەراحەت و ئەو زانیە ئەوانەی کە من باسم کردووە تحلیلات زانیاریە. باشە بابینە سەرەوە. من زیاتر ناتوانم لەسەرەوە مەلەفەی پێشتر بۆستین لە بەهۆی کاتەکەەوە. ڕاتگەیاندووە عێراق سوورە لەسەر هەڵۆشانەوەی لەسەر هەوڵەکانی بۆ هەڵۆشانەوەی هەرێم و هەنگاونان بۆ نەهێشتنی مافەکانی کورد لە دەستور. پێش تۆزێکیش 1-2 دقاوتت ئەمە بۆچوون و تحلیل نییە، ئەمە زانیاریە. بۆ بینەرانی کوردی ڕوون بکەیتەوە، بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕوون بکەیتەوە، چونکە پێم وابێ زۆر دانیشتنیان نییە لەگەڵ پەرلەمانتارەکان تا بزانن ئێوە ڕێیتان چۆنە و ئاگاتاری چین. هیوادارین ئەمەش تەسەورەکەم متابعی لێدوان و شتەکانمانەکەن و تا ڕادەیەک عێراق سوورە لەسەر هەوڵەکانی بۆ ڕۆشانەوەی هەرێمی کوردستان چۆن؟ طبعاً هەرێمی کوردستان ئەگەر بگەڕێنەوە تۆزە بۆ مێژوو دائما دابش کراوە بەسەر دوو زۆنە، زۆنێکە نفوذی ئێرانیە و زۆنێکە نفوذی تورکیایە و ئەمە ڕوونە بۆ لە لای هاوڵاتیەکی سادەش. و دوای 2023 دەکەوت لەگاتی تنگانەش کەسیان لەگەڵ هەرێمنی. بەڵێ دوای 2023 تەنها بۆ پاراستنی بەرژۆندەکانی خۆیانە و وەکو هێڵێکی بەرگری پێشەوەی دانێن لەسەر ئەمنی قەومی خۆیان و بەرژەوەندەکانی خۆشیان لەم ناوچایە لەو ڕێگایەوە پارێزن. سەرڕای ئەم ئەجێندانە عێراق ئێستا لە ژێر هەژمونی ئێرانە بە زۆر بەڕوونی و بە ئاشکرایی و ئەمە هیچ کەسێک نکۆڵی لێ ناکە. لە هەمان کاتیشدا لە ناو کوتلە سیاسیەکان و لە ناو پێکهاتە عەرەبیەکانی عێراقی ئیش لەسەرەوە کرێ کە پێویستە دەستوری عێراقی گۆڕانکاری بەسەردا بێت و تەکید لەواکەنەوە کە مافی کورد لە دەستوری عێراقیە زۆر کورد لە مافی خۆی زیاتری وەرگرتووە لە دەستوری عێراقیە. بۆیە پێویستە دەستوری عێراقی هەموار بکرێتەوە. ئەم نیەتی شیعەکانە تا چەند جددیە؟ سونەش هیچ جیاوازیەکی نییە، چونکە ئێمە سنووری تێکەڵاویمان هەیە لەگەڵ سونەیە
و زۆر جار ئێمە بە داگیرکە دەزانن. من سەرۆکوەزیرانی عراقی لە کۆبنەوەی فەرمیە کە باسی بودجێی پێشمەرگەم کرد لەگەڵی وتی ئەوە کەرکووکتان داگیر کردووە بچن لە نەوتی داگیرکراوی کەرکووک پارەی هێزی پێشمەرگە بدەن. ینی ئەگەر سەرۆکوەزیرانی ئیتحادی بە هێزێکی ئیتحادی کە هێزی پێشمەرگەیە و بەشێکە لە بە مەنزومەی دیفاعی نەزانێت و بە داگیرکەری بزانێ و نەتیجەکەشی هەیە. من بەسەراحەت بە بەرپرسانی حکوومەتی هەرێمە موتووە ئەمە تەوەجوهاتی حکوومەتی عراقیە ساڵێک پێش ئێستا. بەڵام حکوومەتی ینی بەرپرسانی هەرێمی کوردستان گوێ لە قسە ناگرن و ئەوان سەرچاوی زانیاری خۆیان هەیە، بەڵام ئێمە لەناو واقعەکەین. بەنسبەت دەستوری عراقی من قەناعەتی شخصی خۆم وایە ئێستا عێراق و طبعا بە ئەجندای ئەقلیمی و ناوخۆی عراقیش ئیش لەسەر ئەواکەن کە ئەم بەتایبەتی دوای ئەوەی کە هێزی پێشمەرگە لە ناوچە دابڕاوەکان بەبێ پلانی بەبێ تەنسیقی کشایەوە و تا ڕادەیەک لێکترازانێک دروست بووە و ئەمە هەمومان پێزانین هەمووی لە سوودی عێراقە. ئەمانە هەمووی لە سوودی عێراق و عێراقەوە بیقۆزێتەوە و دەلایلیش بۆ ئەمە ئەوەیە کە لە یاسای بودجێ ئاماژەی بەوە کردووە کە تعامل لەگەڵ پارێزگارە بکرێت نەوەک لەگەڵ پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمە بۆ خۆی ئەگەر لە یاسایەکی فیدرالیە ئەمە چەسپێنرا معنای وایە ئەم پارێزگایانەی هەرێمی کوردستان پارێزگایەکی ڕێکنەخراون لە هەرێمێکی فیدرالیە. هیچ فەرقی نییە ئەو کاتە سلێمانی یاخود هەولێر یا دهۆک هیچ فەرقی نییە لەگەڵ بەسڕە و بەغداد و ئەنبار و مووسڵ. لەم حالەتەیە طبعا ئەمە هەندێک وەختی پێویستە لەم حالەتەیە عێراق ئیش بە ڕەسمی و بە مباشر ئیش لەسەر دابەشبوونی هەرێمی کوردستانەکە و لە هەنگاوی دوای ئەمە ئەوەیە کە گۆڕانکاری لە دەستوری عراقیە بکرێت کاتێک ئەخرێتە ئەستفتاوە واتە هەوڵەکان بۆ هەڵوەشانەوەی ئەم قەوارەیە وەکو هەرێمی کوردستان جددین. من ئاماژە بە یەکشتی شەدەم بۆ جەنابیشت و حتمما جەناب داگەداری بۆ بینەرانیش دوی ئەم مانگە 2011 لەلایەن وەزارەتی دەرەوە عێراقەوە کتابێکی فەرمی کراوە داوا ئەکرێت لە هەموو بەڕێوەبەرایەتەکان وەزارەتەکان قونسوڵخانەکان نوێنەرایەتەکانی دەرەوە لە کاتێک کە کارمەندێک یان کەسێک ئەڵێت من مۆڵەت وەرەگرم بۆ ئەوەی مۆڵەتەکەم بەسەر برم ئەڵێن نەڵێن لە هەرێمی کوردستان بەسەری ئەبین بڵێن لە عێراق بەسەری ئەبین ئیتر تۆ ئازادی لە هەر پارێزگایەکی عێراق بەسەری ئەبی. واتە ئەمە کراوە بە فەرمی هەوڵەکانی زۆر جدین لەناو بودجەش بە شیمالی عێراق و بە حکوومەتی پارێزگاکانی هەرێمی کوردستان. هەموو ئەمانە هەروە بەسەر هەرێمی کوردستانە تی ئەپەڕێت و ئەسەپێنرێت یان هەرێمی کوردستان هیچ شتێکی بەدەستەوە ماوە بتوانێت ڕێگری لەمانە بکات. ئێستا عێراق خۆی زۆر بە بەهێز و بە سەرکەوتووە زانێ و ئەشزانێ پێگەی سیاسی هەرێم چەند لاوازە من تاکید لەواکەمەوە عاملی ئیقلیمی و دەولی مهمە، بەڵام وڵاتانی دنیاش تەماشای ناوخۆی هەرێمی کوردستانەکەن. عێراقیش تەماشای ناوخۆی هەرێمی کوردستانەکە، تەماشای خطابی سیاسی ئەحزابی کوردیەکە بەتایبەتی ئەم پێنج حزبە سەرەکیە. کاتێک کە ئێمە حکوومەتێکمان هەبێت تعبیر لە واقعی سیاسی هەرێمی کوردستان نەکا، عێراقیش ئەو کاتە زۆر بە جددی تعامل لەگەڵ ئەم حکوومەتیان ناکە، چونکە ئەزانێ هەر ئەم حکوومەتەیە لە ساڵانی ڕابردووە لە تێڕوانینی عێراقەوە کێشەی بۆی دروست کردووە، بۆیە تعاملکردنی شێوازێکی ترە بێ و ئێستا ئەوەی کە لە یاسای بودجەی ساڵی 2018 هاتووە کە پشکی هەرێم کەم کراوەتەوە لە 17 بۆ 12.67 کە ناوی پارێزگاکان بۆ ئاراسی هاتووە. ئەمە دەلالێتی لەوەیە کە عێراق و شخصی سەرۆکوەزیران خۆی بە کەسێکی زۆر بەهێز زانێ و ئەوێ بە سیاسەتی پەرتیان بکە و زاڵ بە بەسەریان لەگەڵ وەرەقەی کوردی لە عێراقا هەموو کاتێک لە نێوان کوتلە سیاسیەکان لە نێوان حکوومەت و پەرلەمانە بەکار هاتووە بۆ مزایدەکردن و بۆ ئەوەی لایەنێک چەند دژی کورد بێ چەند زەخت لە کورد بکە لە شەقامی عراقیە پێی بەهێز بێ. ئەمە بووە بە هەڵمەت و بانگەشەی پێشوەختی هەڵبژار. بۆیە ئێستا ئێمە گرنگەوەی بڵین چی بکەین. باشە ئێوە وەکو هەر لە زمنیە وەڵامی ئێوەش بیتەوە کە چی بکەین وەکو ینی نوێنەرانی هەرێمی کوردستان و کورد لە بەغدا ئێستا هەمووتان لەلایەکن هەموو فراکسیۆنە عەرەبەکان بە عەرەب و شیعە و تورکمانەوە
بڵین سونە و تورکمانەوە هەمویان لەلایەکن بەرامبەر بە کورد بەڵێ لەسەر و بابەتانی کەواتەوە ناتوانن هیچ شتێک گەرکاریشی لەسەر بکەن دیبەنە سەر. کاکی ئەدگار ئەمە ئێستا نییە ئێمە لە 2015ەوە ئەو کاتێک کە سونەکان یەک بستێ خاکی خۆیانیان بەدەستەوە نەبوو، یەک هاوڵاتێکی خۆیانیان لەگەڵ نەبوو، هەمووی لەژێر دەستی داعشا بوو کە ئاهاتە سەر ئەو بابەتانەی پەیوەندی بە کوردەوە هەیە لەگەڵ شیعە چوونە یەک بەرەوە و دژی کورد بوون. ئەمە حالەتێکی طبیعیە و ئەمە واقع حالێکە، بەڵام ئەوەی کە لاوازە، ئەوەی کە پەرتەوازەوەیە، ئەوەی کە دووسێبەرەیە ئەوە کووردە و بەداخەوە ئەوانەی کە خاوەن بڕیارن لە هەرێمی کوردستانە دەرس لەم شتانە وەرناگرن، یعنی و گوێمان لێ ناگرن. ئێستا گرنگە لە بیدایەتی بەرنامەکەش ئاماژەم پێدا حکوومەت هێرێم لەگەڵ نوێنەرانی کورد دابنیشێت، لەگەڵ ئێوە دابنیشێت پەرلەمانتارەکان. ئەوەش کێشەیەکی سیاسی و جانبێکی تایە و مەسەلەن لەبەرەوەی داوا کراوە حکوومەتی نیشتیمانی بێ، بەڵام من ئەمە قەناعاتی شخصی خۆمە و بۆ مزایداتیش نییە. ئەوەی گرنگە لەم قۆناغەیە مەجموعەیەشتە بە دەرەجەی ئەساسی پشکی هەرێمی کوردستان بە هەمومانەوە چۆن بە پەیوەندی مباشر بێ، غێر مباشر بێ، کۆبوونەوەی نافەرمی بێ، هەوڵدەین پشکی هەرێمی کوردستان کەم نەکرێتەوە تا ڕادەی ئەوەی کە دەنگ بە موازنەکە نەدەین، تا ڕادەی ئەوەی سیریە بێ دەنگیشی پێنەدەن ممکنە لەبەرەوە کاتە هەڵوێستێکە و مەسئلەی تعاملکردن لەگەڵ هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدرالی ئەم خاڵەکی گرنگە. خاڵی بەلای منەوە و بەلای ئێمەوە هەمومان وەکو فراکسیۆنە کوردیەکان و جەوهەریشە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە وتاری هەفتانەی خۆی حەیدەر عەبادی سەرۆکوەزیران ئەڵێ بڕیارەکەی پێشەوە لە پێداچوونەوە بە ژماری فەرمانبەران و پێشمەرگە ئەکەین و پابەندین بە پێدانی موچەخۆرانی هەرێم، تەنانەت ئاماژەی بەوە داوە کە ئەمە بۆ جوتیارانی هەرێم ڕەنگە گرنگ بێت کە ئەنجومەنی وەزیران خەرجکردنی 3 ساڵ شایستەداریەکانی 3 ساڵی ڕابردووی جوتیارانی هەرێمی پەسەند کردووە و لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکەش ئاماژەت بەوەدا کە 109 ملیار دینار یا دۆلار ملیار دینار بۆ کەرتی تەندروستی سەرفەکرێت. ئایا فعلەن حەیدەر عەبادی ئەمە ناکە؟ دووشت هەیە بێ لە یەک جایکەینەوە. بەنسبەت هێزی پێشمەرگەی کوردستان لە یاسای بودجەیە بە پێی ڕێژەی دانیشتووان کە 12.67 پشکی پێشمەرگە ئەدرێ لە بودجەی قوات بەڕێ عێراقی. لە باشترین حالەتدا ئەو معادلەی کە بەکارهێنرێ بڕوا ناکەم لە 40 ملیار دینار مانگانە تێپەڕێ، بەڵام عێراق شەرتێکی هەیە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. ئەڵێ ئێمە ئەم پارەیە ئەدێن بە هێزی پێشمەرگەی کوردستان بە مەرجێک هێزی پێشمەرگەی کوردستان لەژێر فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکان بە ئەمری حەیدەر عەبادی جوڵەی پێ بکرێ و هاتچۆ بکرێ. و من تەسەورەکەم لە قۆناغی داهاتووە عێراق داوا لە هەرێمی کوردستان بکە هێزی پێشمەرگەی کوردستان هەموو چەکە گەورەکانیشی تەسلیم بە عێراق بکات، چونکە بەپێی دەستور هیچ زەمانەتێک نییە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەموو تەنازولاتانە بدا بەرامبەر بە حکوومەتەکەی عەبادی و لە کۆتایە هیچشی بۆ بکرێت. بەسمە بپرسمەوە حەیدەر عەبادی جددیە لە ناردنی موچەخۆران یا تەنها مزایدەی و لە شەقامی عەرەبی و بۆ پەرکردنی شەقامی کوردیشە؟ هەردووکێتی لە هەمان کاتیشدا ئەگەر هەرێمی کوردستان هەموو داهاتە نەوتی و غەیرە نەوتیەکانی و باج و گومرگ و هەرچی هەیە و نییە ڕادستی عێراق بکە لە بەرامبەردا عێراق بەپێی ئەو معادلەتانەی کە هەیە پشکی هەرێمی کوردستانە نێرێ سەرۆکی حکوومەتی شوایوت بەڵێ کە ئێستا 12.67 ئەگەر نەفقاتی سیادی لێ دەربێنین کە بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە مێنێتەوە 6.8 و من حسابم کردووە ئەگەر پارەیەکی زۆر باش بنێردێ بە هەرێمی کوردستان لە 600 ملیار دینار مانگانە تێناپەڕێ. بەشی چەند لە سەدی موچەخۆرانەکە ئەو کات؟ بەڵێ طبعاً بەشێکێکە هەرێمی کوردستان بەنیازە بۆ پارێزگایەکی بنێرێ بۆ پارێزگایەکی نەنێرێ هەوڵێکی وا هەبووە؟ ئەسڵن نووسینەوەی یاساکە بەو شێوەیە کە تەعامل لەگەڵ پارێزگارەکان ئەکرێ و لەگەڵ پارێزگاکانە ئەکرێ ئامانجەکەی لێ ئەوەیە ممکنە بە تەئسیری وڵاتێکی ئیقلیمی و لەسەر هەرێمی کوردستان هەوڵ بدەن داهاتەکانی بۆ نمونە سنووری پارێزگای سلێمانی تەسلیم بکرێ و ئەو کاتە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستانی جیاب بکرێتەوە لە یەکتری. من بۆیە بیدایەت ئاماژەم پێ کردووە هەوڵی جددی ممکنە بەنسبەت هاوڵاتیەوە بەنسبەت موچەخۆرەوە ئێستا بەداخەوە خەڵک وای لێ هاتووە و ناحەقیشیان نییە
ئەڵێ کاکە ئەم هەرێمە با هەڵوەشێ ئەم هەرێمە با تەفروت و نابێ بێ ئێمە چی سوودێکمان لەم هەرێمە کردووە ئەمەشە بەشێکی ڕبتە بەوەی کە هەرێمی شەفاف حزبەکانە دابش بوو حزبەکان بەشێکیان ڕازینین حزب دابش بووە و شەفافێت نەبووە ئەخیر پرسیارم کاگۆ شێر عەبدوڵڵا پەرلەمانتاری گۆڕان وەکو ڕای شخصی خۆی نووسیوێتی ئەڵێ پێشنیاز دەکەم لە حاڵەتی کەمکردنەوەی ڕێژەی لە سەدا حەڤدەی هەرێمی کوردستان نوێنەرانی گەل لە بەغا کوردەکان سەرۆک کۆمار جێگری سەرۆکی پەرلەمان وەزیرەکان تەواوی پەرلەمانتارەکان لە پرۆسی سیاسی بکشێنەوە ئەمە کارتێکی بەهێزە یان هیچ کاریگەری نابێت زۆر بە کورتی بێ سوپاس بەڵێ ممکنە کارتێکی بەهێز بێ و بەڵام ئەبێ زۆر بە وردی خوێندنەوە ئێوە بکرێ ڕێی ئەمریکا لەسەر بابەتی چێ بێ و ڕێی اتحادی ئەوروپی چێ بەڵامەوە تا ینی تۆپ ئەمریکا تورکیا تا ڕادەیەک UN سکرتێری ناتۆ ئەمڕۆ ئەڵێ پشگیری گفتوگۆکەین و حیدر عەبادیەت نایەت بەلای بەڵێ آخر حیدر عەبادی ئێستا لەم قۆناغا پێویستی بەوە هەیە چەند سەرکەوتنێکی تر تای سەرکەوتنە بەرینەداوە بەڵێ چەند سەرکەوتنێکی تر تۆمار بکە بەرامبەر بە هەرێمی کوردستان و دوای ئەوە ممکنە دەرگای وتوێژ و حیوار بکاتەوە بە تایبەتی دوای دەنگدان لەسەر یاسای بودجەی 2010 باشە ئەخیر پرسیارم هاوڕیانم پێمەڵەن کاتم تاوە بۆ زۆر بە کورتی وەڵام بیتەوە حکوومەتی عێراقی بەردەوامە لەسەر دەمارگرتنی هەرێمی کوردستان و تەنانەت کوردیش ئەوەتانێ مەلەفی ئەمنی کەرکک تەسلیمی ینی ڕادستی بەعسیە کردووە بە ڤیددیۆ سەدام حوسێن دەستخۆشی لە یەکات و سڵاو بۆ خۆی و هاوڕێکانی ئەنێرێت زۆر هەنگاوی دیکەش کورد لەگەڵ ئەم ئستفزاز و دەمارگرتنانە ئەبێت چۆن مامەڵە بکات زۆر بە کورتی سوپاس دەکەم ئێستا ناوچە دابڕاوەکان ئەحکامی عورفی لەسرە و حکمی عسکەریە کرێ سوڵوتاتی ئیداری لەو ناوچانە سوڵوتاتێکی شکلیە کورد ئێستا پێویستی بەوەیە وەکو بیدایەت ئاماژەم پێکرد خۆی ڕێک بخاتەوە ناوماڵی خۆی ڕێکخا و ڕوویایەکی بەرچاوڕوونیەکی زۆر باشی هەبێ بۆ قۆناغی داهاتوو بۆ تەعاملکردن لەگەڵ عێراقی و ئەوەی لەگەڵ عێراق ئەوەی کە گرنگە ئێمە تەکیدی لەسەر بکەینەوە و لە عێراق داوا بکەین احترامی دەستوری عێراقی بگرێ و لە چوارچەوەی دەستورە چارەسەری هەموو کێشەکان بکەین. بەڵێ زۆر سوپاس کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە پشکی زوتنەوەی گۆڕان زۆر سوپاس بۆ